دووبارە ئاسڵاوتانە بێت بینەرانی عزیز لە کۆتا بڕگەی ئەمڕۆی بانی باش گەڕاینەوەلاتان بۆ قسەکردن لەسەر گرنگی هاتوچۆ یاخود هۆشیاری کۆمەڵگا لەگەڵ برایانی مرور یاخود برانی هاتوچۆ چۆن بتوانین ئێمە مامەڵەیەکی تەندروستکەین و بتوانین خزمەت بە کۆمەڵگەی کوردەواریکەین لەگەڵەوەشدا لەگەڵ کارەساتی دڵتەزیێن و ناخۆشی و نەهامەتیەکانە هەمیشە بە دووربین و بتوانین لەگەڵ ئازیزانماندا گەشە بە درێژەی ژیانێکی ئارام و خۆشبەخت دەین. بێگومان ناوەندی قەزای چەمچەماڵ کە هیچێکە لە ناوەندە گرنگ و استراتیژیەکان لە ڕووی جوگرافیەوە بە هۆکاریەوەگەیتە نێوان دوو پارێزگاکەویش پارێزگای کەرکووک و سلێمانیە بەردەوام ڕووداوی هاتوچۆ یاخود ڕووداوی نەخوازرا و لەو سنوورانەیە ڕووەداد و لەگەڵەوەشدا بەردەوام برایانی هاتوچۆ بەردەوام زانیاریان داوەتە شۆفێرەکان و داوایان لە شۆفێرەکان کردووە هونەری ڕێگاوبان بەکاربێنن لەگەڵەوەشدا چێژ ڕێوەکانیان کەم بکەنەوە بۆەوەی بەڕاستی کارەسات و مەرگەسات و ناخۆشی ئایزانمان بە چاوی خۆمان نەبینین. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ زۆر بەڕێز عەمید عومەر عەلی بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵمان لەگەڵە بە وردی باس لەو بابەتاکەین. خۆشحاڵین کە ئەمڕۆ لە ستۆدیۆی کەناڵی ئاسمانی کەرکووک لەگەڵمانە. کاک عومەر بەخێر بیت. زۆر سوپاس باینتان باش. سپاس بۆمیانداریت. کاک عومەر بە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئامارەکان چۆنن ئەماری ڕووداوەکانی هاتوچۆ بە بەراورد بە ساڵانی پێشوو لە هەمان کاتیشا ئێستا لە کاتێکە بەرچاوڕوونی زۆرە درێ بە هاوڵاتیان و زانیاری زۆرە درێ بۆ ئاگادار بوون ئامارەکان دابەزی و نزم بوونەتەوە. بەڵێ وەڵام منەم هەیە سەرەتا باسێک لە پێکهاتی بەڕێوەبەری هاتوچۆی قەزای چەمچەماڵ بکەین. هاتوچۆی قەزای چەمچەماڵ بۆ ڕاستکردنەوەی کەشێکی جەنابەت کەوتۆتە نێوانی چوار پارێزگاوە ئیدارەی گەرمیان و لەم لایشمانەوە پارێزگای هەولێر و لێرەوە کەرکووک و تەمەن سلێمانیش. ڕوبەری هاتوچۆی چەمچەماڵ ڕوبەری قەزای چەمچەماڵ ڕوبەرێکی فراوان و گەورەی هەیە. پێکهاتی ئێمە لە چوار هۆبەمان هەیە لە ناو بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵدا. هۆبەکانمان زۆرە بەڵام بەوەی نەبوونی کارمەندۆ پڕ نەکراوەتەوە و چوار بنکەی هاتوچۆمان هەیە. بنکەکانمان بنکەی هاتوچۆی سەنگاو و ئاغجەلەر و تەکێ و ناحەی شۆڕش و چەمچەماڵیش و شارۆچکەی قەرەناویش کە ئەتوانم بڵێم بە چەند مەترێک لە تەنها پردەکەی لە نێوان تەقتەق و شارۆچکەی قەرەناو تا ئەیانە با بڵێن سنووری جوگرافیای ئێمەیە و کارمەندێکی بەڕاستی کەممانێ نەمانتوانیەوە بە تەواوەتی کۆنتڕۆلی هەموو شوێنەکان بکەین و ناحەی تەشی جەباریمان هەیە ناحەی قادرکردنمان هەیە کە بەداخەوە پۆلیسی هاتوچۆی لێنیە لە کاتی ڕووداوەکانە نەبێ ئێمە تەنها ئەگەینە سەریان. بۆیە هەموو ئەمانە ئێمە 150 کارمەندین. لەم 150 کارمەندە کارمەند و ئەفسەر 22 کارمەندمان تەنسیبی لە بەڕێوەبەری هاتوچۆی کەرکووک. ینی بەو ڕێژەکەمەوە ئێمە توانیمانە هەوڵمان داوە ڕێنمایی شۆفێران بکەین و ئەو ئەلکانی کە لەسەر شانمانە جێبەجێ بکەین. بەڵێ ئامارەکانی هاتوچۆی چەمچەماڵ بەراورد بە ساڵانی تر چۆنە؟ ئایا ئامارەکان لە سنووری چەمچەماڵ جێگەی دڵخۆشکەرین و ئایا ڕووداوەکانی هاتوچۆ کەمی کردووە بەراورد بە ساڵانی تر؟ بەداخەوە ئامارەکانی هاتوچۆ لەوانە بڵێم هەم بەهۆی زۆربوونی دانیشتوان و بە زۆربوونی ڕێژەی ئۆتۆمبیل لە هەم عێراق و لە هەرێمی کوردستانی شاوە بەدەوامی زیاد دەکات. لەگەڵ ئەوەیشە تەبعاً بەداخەوە ڕووداوەکان هەر بەرەو زیادبوون ئەچێت. هۆکارەکەی بۆ چییە؟ هۆکارەکەی هۆکاری زۆر هەیە بەڕاستی ئەوە ئێمە کە ئاماژەمان پێداوە لە هۆکارەکانی هاتوچۆ لێخوڕینی ئۆتۆمبیل بە خێرایی ینی بەداخەوە یەکەم هۆکاری لەوانە بڵێم ئەوەی کە شۆفێر خۆیەتی خودی شۆفێرە خودی شۆفێر کە ئۆتۆمبیلەکە بەکارێنێ پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ نییە و سەرقاڵبوونی شۆفێر لە کاتی لێخوڕینە بە ئامێرەکانی با بڵێم موبایل و دەستکاریکردنی تەسجیل و مەشغوڵکردنی لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا و لێخوڕین هەیە بە کحولیەکان بەکارهێنێ لێخوڕین بە سەرخۆشی و نەبوونی مەرجەکانی توندوتۆڵی ئۆتۆمبیل هەم یەکێکە لە هۆکارەکان و کەمی هێماکانی هاتوچۆ بە هەمان شێوە لەسەر شەقامەکان بەداخەوە ینی سالێرەوە من بۆی قەوسێک وەربگرم لێرە داوە لە بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای کەرکووکەکەم لە چەمچەماڵەوە لە بانی مەقانەوە کە سەر بە پارێزگای کەرکووکەکە دەیەک دیێرانە بەداخەوە توانم بڵێم ڕێژەیەکی زۆر کەم هێماکانی هاتوچۆ ئەبینی هەر نایبینی. لێرە داوای لەکەین
چی لە توانای دەسەڵاتی خۆیەتەوە بەرز بکرێتەوە بۆ گشتی هاتوچۆی عراقیا وەزارەتی ناوخۆ ئەهمیەتێکی تایبەت زیاتر بدەن بە ڕێگاکانی دەرەوەی شار بۆ چڕکردنەوەی هێماکانی هاتوچۆ و دانیشتوان خۆتەزانی هەر ڕێژەی دانیشتوان کە زیادی کردەوە ئەو برا شۆفێرانی کەوە لە خوار و ناوەڕاستی عراق و سەردانی هەرێمی کوردستانەکەن لە شارەزایەکانیان کەواتانی هۆکار زۆرە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ بەڵام من نقطە سەرچیەکەی گەردە سەر ئەو کەسێکەوە قیادەی ئۆتۆبیلەکەکە کەواتە پێکاتۆ لە برای شۆفێر تەمە خوشکانیشی تایە ئێمە کاڵین برای شۆفێر بەڵام بە زۆری برایانی شۆفێر بەداخەوە ڕووداوەکانی هاتوچۆ ئەکەوێتە سەرەوە کەوابێ هەموو ئەو هۆکارانی کابێتەوەی زیادبوون ڕووداوەکانی هاتوچۆ ئایا ئەگەر هاتو شۆفێرێک ئەو هۆکارانی ئەنجامدا سزا ئەیگرێتەوە سزای مادی بێت یان خودتر ئاگادارکردنەوەیەک بێت بەداخەوە ینی ئێمە کە ئەڵین ئەو هۆکارانە تەمان ئێمە زاڵگەکانمان هەیە لە شۆری زاڵگەکانی لێپرسیوان لێگرێتە بەڵام ئیسا خۆشبەختانەوە خەریکە کامیرەکانەکەوێتە ئیش ئیسا باشترین شوێن کە دیاری کراوە ڕێگای تاسوزە دوکان ڕێگای تاسوزە دوکان کە چڕ کراوەتە باولێت بە کابیرەکان دەتوانێت بڵێ لەو کاتەوە کە دانراوە ڕێژەی سەرپێچیەکان و ڕێژەی باوڵێن وەرگەڕان ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەر سفریش نەبوێتەوە لەوانە بڵێ لە 90 شتێک ڕێژەکەی دابەزیوە بۆ زۆر بە شێوازێکی جوان خەڵک لێ خوڕێەوە پابندە ئەزانێ ئەو کامیرانە ئیگرە ڕاستە ئیسا هەندێک لە هاوڵاتیان ڕمێگیلەی ئەوە بکەن بڵێن کامیراکان تەنها بۆ پەیداکردنی داهاتە بەڵام برایکی شۆفێرمان ئەگەر تۆ بتەوێت لە تاسوزۆ باڵێن چی بۆ دوکان بە شێوازێکی ڕێکوپێک ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێکی تەبەن بە هیچ شێوەیەک ئەو کامیرانە تۆ ناگرێت و ئێمە دوێنێ ڕۆژی پێشووتر لە خزمەت بەڕێوەری هاتوچۆی پارێزگای سلێمانیە دانیشتم لێوانە باسی ئەو کامیرانەمان کرد وتمان تێسێکیان کردووە دووری نێوان تاسوزە بۆ دوکان تقریبا 40 کیلۆمەترە یعنی ئەگەر بە شێوازێکی ئەم کامیرانە لێ بخوڕی بە 22 دقە بە 31 دقە 32 دقە ئەگەیتە قەزای دوکان و بە هەمان شێوە ئەگەر بتەوێت ڕێنمایەکان جێبەجێ نەکەیت و بە شێوازێکی خێرا لێ بخوڕی با بڵێ بگەیتە 130 دووریەکەی ئەو مەسافەیە کە بە قانونەکەی ئەڕووی تەنها هەمووی 8 دقە 9 دقی بینە یعنی بۆ 8 دقیقە بۆ 9 دقە خەڵک بۆ کارە ساتێکی دڵتەزیێن جەرگ بڕ ئەەکەیت باوەڕ بکە ئێمە هەموو ڕووداوەکانی هاتوچۆ کە ڕوو ئەدا یعنی هەمومان لە ناخەوە پێمان ناخۆشە چکە ئێمە ڕۆژانە کە خزمەتەکەین ڕێنمایی خوشک و برایانی شۆفێرەکەین هاوڵاتیانەکەین بۆ ئەومانە ڕووداوی هاتوچۆ نەبێت بەڵام ڕووداوی هاتوچۆ بۆ خۆتان نەزانن ئەتر ئەمە شتێکی سروشتیە لەگەڵ زیادبوونی خەڵکا و زیادبوونی بەکارهێنانی ئۆتۆمبیلەکان و جێبەجێنەکردنی ڕێنمایەکان ڕووداوەکان ناتوانین بڵێن بن بڕەکرێ بەڵام ئەتوانین بڵێن هەوڵ دەین کەم بکرێتەوە. کاک عومەر تاکو چەندێک ئێوە لەگەڵ خەڵکی شاری چەمچەماڵ لە یەکتێگەیشتنێکەوە تا شۆفێرانی قەزای چەمچەماڵ و دانیشتوانی ئەو شارە لەگەڵ برایانی هاتوچۆیان لە یەکتێگەیشتنیە لە نێوانتانە و هەوڵتان داوە هەمووتان پێکەوە خزمەت بە شارەکە بکەن و تەواوی خەڵکیش لە ڕوودا و کارەساتە دڵتەزیێنەکان بە دوور بێت. خەڵک ئەتوانم بڵێم کە ئەڵێم خەڵک خۆشمان بەشێکی لە خەڵک ئێمە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئەبەرکەمان کردوتە ئەستۆ نەک ئێمە هەموو دەستگاکانی حکوومەت هەموو فەرماگەکانی حکوومەت لە پێناوی خزمەتکردنی خەڵکا دروست بۆ ئەوەی توانی ئەمنیەت و ئاسایش و ژیانی خەڵک بپارێزی خەڵک هاوکارمانە بەڵام بەداخەوە بۆ خۆتەزانی ئەم بێموچەیە و ئەم باری دارایی کە بەتابەتی هەرێمی کوردستانی کردوتەوە تەسیری کردووە لە تاک بە تاچی کۆمەلگاکەمان و توانم ئێمە بڵێ ئێمەش بە هەمان شێوە تەسیراتێکی زۆر زۆری تێمان کردووە خەڵک هاوکارمانە هاوکارێکی باشە و ئێمە ڕۆژانە ڕووداوەکان ڕووداوی هاتوچۆ ئەبێ یا لە شوێنەکە خەڵک گرفتێکە بینێ پەیوەندیمان پێوەکە ئەوەی دەتوانە و قدرەتی ئێمە بێت چوینە بە دەنگ داواکاریەکانە و جێبەجێمان کردووە و خەڵکیش ئەمە تۆ بتەوێ خەڵک لە هەموو شوێنەکەی 100% نییە و ڕێژەیەکی زۆر باشەیە خەڵک پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆیە و کەمێکی لەو خەڵکانەی شەیەکەوە سەرکێشیەکە سەرکێشی بۆتە خولیایەک بۆی هەیانی حەزەکە خەڵکێک ناوی بێنێ بە تایبەتی کەسانی ڕێن بێ کە تازە هەڵەچێ یا تازە مەڵەتێکی شۆفێری دەرکردووە حەزی لە سەرکێشی و لە هەندێک جۆرەکانی سەرپێشیە ئەجینا خەڵک وایە بڕۆ دوو شەو لە ترافلایتەکانەکە لاو خەزای چەمچەماڵایە یا ماتۆر سۆرێکە یا
شۆفێرێکە یا خوشکێکە برایەکە تەمەشاکی لە ترابلایتەکانە وەستاوە بەبێ لەو گۆڕەپانیە هەر سێلایەکە تریشی شۆڵە پابندە بەوە کە هیچ کەسێکی لێوە دیار نییە تەنها خۆی وجدانی خۆی بۆ خەڵکیش هەیە لە ترابلای تەدات و خەڵکیش هەیە بە ڕۆسایی دەڕوا و جۆرەکانی سەرپێچی تر ئەکات یعنی ئەمە بەڵام بە کۆی گشتی خەڵک هاوکاریشی باشمانە و ئێمەش ئەوەی لە توانەمان دێ بێت هاوکاری و پشتیوانی خەڵکمان کردو و ئەرکەکانی سەرشانی خۆمان جێبەجێ کردووە. بەڵێ کەوابەیە قزای چەمچەماڵ شەقامەکەی شەقامێکی گشتی هاتوچۆیە لە نێوان سلێمانی هەولێر سلێمانی کەرکووک بە پێچوانەشەوە ئێوە چ ڕێوشۆنێکتان گرتووەتە بەر بۆ ئەوەی کە ئەو خەڵکەی کە بەوەیە تێپەڕن هۆشیاری ئەویان لا دروست بێت کە پارێزگاریکردن لە گیانی خۆیان و هەروەها هاوڵاتێکی کەش کە بە هەمان شێوە شۆفێرە چ ڕەوشۆنێک گیراوەتە بەر یاخودۆک و پێویست پێی هەستاون. ئێمە شەقامی شەریشیمانە کە بەناو لە بینی ناحەی شۆرش و قەزای چەمچەماڵە کە بۆتە باڵین جادی سەرشی بەداخەوەی سە بۆتە ناوەندی شار ئەو ئۆتۆمبیلانی کەوا دێن لە بانی مەقانەوە بڵین بەرەو شاری چەمچەماڵەشێ هێمای هاتوچۆی لێەوە لە چەندی شوێنیش بەداخەوە کاماڵیم ینی دروستکردنی تاسە من قەت لەگەڵیانیم بەڵام لەگەڵشە کە خەڵک تاسەیە دروست دەکات بربەستێک دروستەکەی بۆچی بۆ ئەوەی شۆفێران بە ناچاری پابند بن ئەژینا ئەگە ئەوە نەبێ حەقیە هەمووی بە هێماکانی هاتوچۆ بۆ یاکردنی سەر شەقامەکان بێ خەڵک پابند بێ پێوەیە بەڵامتر خۆتان زانن ئەم پابند نەبوونیش زۆر کەس ئەگرێتەوە ئەوەی ئێمە کردبێتمان داماناو هێماکانی هاتوچۆ فلاشەرماندانەوە لە زاڵگەی بانی مەقان ڕێنمایی شۆفێرانمان کردووە لێ پێشینەوەمان کردو لەو شۆفێرانێکەوە سەرپێچی دەکەن بەڵام بۆ خۆتان نەزانن قەزای چەمچەماڵ کەوتۆتە باین باڵین ئەو برا شۆفێرانی کە لە کەرکووک و لە ناوەڕاستی عێراق و پارێزگاکانی دەرەوە دێن بۆ سەیرانکردن بە تایبەتی بۆ سنووری پارێزگای سلێمانی هەڵەجەب دێن ڕێژەیەکی زۆرە هەمووشی بەناوەدی چەمچەماڵە ئەڕوا ڕەن بێ بڵێم وەکو پێویست ئێمە خۆمان گلەیمان هەیە وەکو پێویست هەم هێماکانی هاتوچۆی لێ نییە و هەم بەڕاستی ڕێنبێ ئیشێکی وا نەکرابێ کەوا بەدڵی ئێمە بەدڵی خەڵکیش بێت بۆ ئێمە چەندین جار نووسرامان ئارەسی بەڕێبەراتی هاتوچۆی سلێمانی کردووە ئەوەی لە ئانیش لە توانە و دەسەڵاتانە بۆمانیان کردووە هەچکە سنووری سلێمانی خۆیەتی بەڵام زۆربەی شتەکان کە ئێمە کە بۆمان نەکراوە کە کەم تەرخەمی تیاکراوە کە نەگەیشتۆتە ئاستی پێویست ئەچێت ئەبێ فەرمانی وەزارەت و حکوومەتی هەبێت بۆی ئەوانە ڕێمێ کەم تەرخەمی هاوڵاتیان گیری ئەومان لێ بکە شەقامەکان هەم بۆ یاغ نەکراوە هەم هێمای هاتوچۆی کەمترتیایەوە هەندێک شوێن هەیە ڕێمێ پردی پەڕینەوەی تیانە بێ و نەفەقی تیانە بێ و ئەنتەرپاسی تیانە بێ ئەمانە بڕاستی گرتەکانی هاتوچۆ کەمەکاتەوە بەڵام بەداخەوە هەر هەمان شەقام و جادە سەرچەکانی چەند ساڵێکی پێشووترە هیچی بۆ نەکراوە ئەنی ئەگەر ئەمانە بە بەردەوام نۆژەم بکرێتەوە شەقامی تازە دروستکردە پێم وایە تاسی لەسەر ڕووداوەکانی هاتوچۆی شەکان. بەڵێ کاک عومەر بێگومان هەموو ڕێگاکان هەروەکو یەکەن پێویستی بە ژیری و کارامەی شۆفێرەیە پێویستی بە هۆشیاری تاکەیە بەڵام لە قەزای چەمچەماڵ کام ڕێگایە زۆر هەستیارە و پێویستە شۆفێران بەردەوام ئاگایان لە لێخوڕین بێەوە تیشڕەویان کەم بکەنەوە بۆی کە بەڕاستی لە کارەساتی دڵتەزیان بە دوور بن. وەڵا بەڕاستی ئێمە گەورەترین قەڵەباڵغی کە لۆدی لەسەر بێ شەقامی سەرشی باڵین کەرکووک سلێمانیە کە بە ناوەندی قەزای چەمچەماڵاتی پەڕێ و تاگاتە باڵین ناحەی تەشێشی لەوە بەرەو ژوورتر ئەمە لۆدێکی زۆری لەسەرە هەم ساری باهەڵگرەکان و هەم ساری سوتەمەنیەکان و هەم ئۆتۆمبیلەکانی گواستنەوە کریەکان و ئۆتۆمبیلە تایبەتەکان هەمویان بەیانە تی ئەپەڕن بۆ خۆتەزانی پارێزگای سلێمانی قەڵەباڵغەوە خەڵکیشی زۆری شەیە هەم بۆ سەفەرکردن هەم بۆ دەوامکردن لاە بڵێن بۆ سەردانی نەخۆشخانەکان بەکۆی ینی گەورەترین قەڵەباڵغی لەسەر ئەو شەقامەیە و بەداخشەوە شەقامەکە خراب نییە بەڵام هەمووی بڵێن برایانی شۆفێرە بەداخەوە ینی کە ئەڵێن پابند نابن بە ڕێنمایەکانی هاتوچۆ مەشغوڵیەت و وەلیەخوڕینی ئۆتۆمبیلەکانی ئەجینا شەقامەکانی ترمان هەیە باڵێن لە چەمچەماڵە بۆ سەنگاوەچی ئەویش زۆربەی شوێنەکانمان بە هێمای هاتوچۆ پڕ کردوێتەوە بەڵام لە هەموو شوێنەکان ئەبێ شۆفێر بە تەواوەتی 100% پامەندی ڕێنمایی هاتوچۆ بێ چکە بۆ تۆ لە شەقامێک ڕێجار وایە هەستەکەی ئەڵێ بەرامبەرەکەم چۆڵە پێچێکی مەترسی داری تایە و بەرزیونیزمیشی تایە تۆ ئۆتۆمبیلی پێشخۆ نابینی بۆ ماوەیەکی لەمرێک کەم 5 متریە کاتێک کە زانی ئۆتۆمبیلە بەڕوو دێتەوە
ئەگەر تۆ شەقامی خۆت بەکار ئاراستی خۆت بەکار نەهێنابێت و دەرچوبێتی و لەوانەیە لە ناوچەیەکی نیشتە جێبوون یا لە ناوچەیەکی ئەوانەی کە بەرەودی هاتەکانە چن بەلای دیار دەگات کەچی سێرەکی لەو کاتەیە ئاژەڵیشی چێوی ئاژەڵیشی ماڵی یا کەسێک ئەپەڕێتەوە ئەگەر تۆ پابەند نەبیت و برای شۆفێر و وریانە بێ تەمانەوانەوەی کارە سات ڕۆ کاگومەر لە خاڵی پشکنینی بان مەقان کاتێک کە دیتە خوارەوە تاوە کۆگەیتە لای مۆنومنتی قەزای چەمچەماڵ ئەو شوێنە بە شوێنێکی هەسیار دائەنرێەوە ئێوەش زۆرجار تەرکیستان لەسەر ئەو شوێنەیەوە بەردەوام ڕێنمایی ئەدەنە برا شۆفێرەکان هۆکارەکەی چیە ئەگەر ڕوونکردنەوە بۆ ئێمە بۆ بینەرانیش بدەیت لە ئەوە لە کاگاتە سەیتەرێکە با بڵێن دوو سەیتەری لێیە هەم برانی ئاسایش و هاتوچێشی لێ کە ئەو برا شۆفێرانەی لەوێ دەرەشن بۆی ئەمە یەکێک لە خاڵەکان کە بەلامانە گرنگێکە کامێرەی بۆ دانی خەڵک ئەم ڕۆژە بەداخەوە هەندێک لە برانی شۆفێر ینی ئیلا سزاکە هەڵبژێرن ئەگەر سزایشی تون هەبێ بۆی بەڕاستی ڕێمێ بتوانم بڵێم کەمترین ڕووداوە بێ کە لە مەقام دیتە خوارەوە خۆتەزانی سەر و خواری شتایە و هەم پێشیشی مەترسیداری پێشەکەیش خۆشبەختانە تۆزێ باڵێ دەستکاریمان کردووە پان کراوەتەوە و لەلایانی ئاوادانکردنەوە ئەو جەزرەوەسەدەگە شاکراوە و ئێستا نووسراو کراوە بە هەمان شێوە بینی هەردوو شەقامەکە بەگارێلەکان ئیشەڵا لەم فترەیە دەست پێ دەگا خۆتەزانی ئیشی حکومەت چۆنە بە نووسرا و نووسراوکاریە ئەوانە ئیشەڵا جێبەجێ کرێەوە هێمای هاتوچۆی بۆ دانرێتەوە بەڵام ئەمە یەک ئەوەیە بۆ خۆتەزانی کە باسی شۆفێرەکەی هەم سەرکێشیەکە سەر و خواریە لانسیە گۆرەگرێت نازانێت پێشەکەی کە باڵێن پێشی مەترسیدارە و لەگەڵ ئەوەی شارجاروە ئیشتیهازی دەرچوودی تێپەڕاندن ئەنجامەدەی لەگەڵ لەگەڵ ساریشی بار هەڵگرا ئۆتۆمبیلیی ترە ئەو پێچەوای لێکات تۆ کۆنتترۆلە لەسەری کە کۆنتترۆل لە دەستدا بە شێوازی شێخێرە هایتە خوارەوە تەمانە بێتە هۆی بەداخە بێتە هۆی کارەساتێکی دڵتەزیێن بۆیە ئێمە بە بەردەوام ڕێنماییمان کردەوە ئەتوانم بڵێ ئەو پرزگەیشمان هەیە لە بانی مەقان بە هەماشی هەم ڕێنماییەکەن و هەم لێ پێشینەوەش لە بەلایانی شۆفێرەکەن بەڵام بەداخەوە ئێستا زۆربەی ڕووداوەکان لەو شەقامە ڕۆدا کاک عومەر وەکو پێمانەڵەن پەلە مەکە با زوو بگەیت لە ڕێنمایەکانی هاتوچۆیە ڕێژەی خێرایی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کاگۆڕێ تا چەند گرنگە شۆفێر پابەندی ئەم سنووردارکردنی خێراییە بێت لە هەمان کاتیشا ئێوە وەکو بەڕێوبەری هاتوچۆ شارەزار لە بواری هاتوچۆ بە چ ڕێژەیەک ئەڵێن زیاد خێرا زۆر خێرا مەترسیدار خۆی شوێنەکان با بڵێن لە شەقامە سەرچەکانی دەرەوەی شار ڕێگەی ئەو ڕێگانی با بڵێن کەوا ڕێگە پێدراوە خێرایەکان دیاری کراوە هەم لەسەر شەقامەکان نووسراوە لەسەر شەقامی گشتی و هەم بە هێمای هاتوچۆیش ئاگادار کراویتەوە یعنی ئەگەبرایشی شۆفێر بۆ نمونە با بڵین لە قەزای شەمشەماڵەوە بەرەو سلێمانی بچێت تا ئاگاتە تەشیە لە هەندێک شوێن 80 کیلۆمەتر نووسراوە لە هەندێک شوێن 100 کیلۆمەتر نووسراوە ئەگەر تۆ لە کاتژمێرێکا 100 کیلۆمەتر زیاتر لە ڕێی باوەڕ بکە هیچ ڕووداویشی هاتوچۆ ڕوونادا و توانی کۆنتترۆلی سیارەکەت یعنی بەڵام تۆ زیاد لە خێرا زیاد لە پێویست ئۆتۆمبیلەکەت بەکاربێنیت و بۆیە ئەڵێ ساتێک بێ ئاگابوون تەواوی ژیانی لەدەسەدا ساتەکە چییە؟ موبایلەکە بەکارێنی موبایلەکەت بۆ دێ یەکسەر دەستی بۆ مەبە پەلەمەکە تۆزێ با بڵێن پا لەسەر بنزینەکە هەڵبگرە خاوی بکەرەوە لادرە سەر شەقامەکە ئەگەرزانی زەرورە بۆستە هەمووی دەقەی دوانت پێ ناچێت یا ئەگەر زەرور نییە بەکاری مێنە بۆیە شوێنانە کە دانراوە 80 کیلۆمەتر 100 کیلۆمەتر زیاتر مەڕۆ لە کاتژمێرێکە باوەڕ بکە ناڵێ ڕووداوی هاتوچۆ ڕوونادا بەڵام ئەتوانین بڵێ ڕووداوەکان لە 100 بەرەو ژۆر ڕووداوەکانی هاتوچۆ کەمە بێتەوە بەڵێ کاک عومەر تاکو چەندێک ئێوە هەماهنگێکی باشەیە لە نێوان ئێوە و ئیدارەی قەزای چەمچەماڵاوە پاشان هەماهنگی لە نێوان ئێوە و پەروەردەی چەمچەماڵ تاوەکو پەروەردەیش بەردەوام ڕێنمایی بداتە خوێنکارەکان لە بابەتی شۆفێر ڕێنمایی ئێوە هەماهنگیەوە لەگەڵ مامۆسایانی ئاینی شەندێکا دەوتارە ئاینەکانە باس لەوە بکەن کە بەڕاستی شۆفێرانتی ڕۆنە ڕۆنچکە هەمووتان پێکەواتوان خزمەتیشی باش بە کۆمەڵگە بکەن و ئێوە تاکو چەند هەماهنگیەت لە نێوان ئێوە تەواوی فەرمانگەکان قەزای چەمچەماڵ وەڵام من ئەمێ ڕێن بێ نەتوانم هەموو ناوەکان بڵێم بەڵام هەمهانگیشی باشمان هەیە لە بینی هەموو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ستافی ئێستامان زۆر سوپاسی جەنابی قایمقامی قەزای چەمچەماڵەکەین بەڕاستی نەک بۆ هاتوچۆ بۆ هەموو فەرمانگاکان هەم دەستکراوە هەم پاڵپشتێکی زۆر باشی ئێمەی کردووە و هەم برایانی ئاسایشمان و پۆلیس
و سەرجەم فەرمانگەکانی تر هاوکار و هەماهەنگیشی تەواوی ئێماکەن و بەنسبەتی پەروەردەی چەمچەماڵیشەوە ئێمە بەداخەوە ئەمساڵ خوێندن دواکەوت هەموو ساڵێک ئێمە ئەفسەرمان تەرخان کردووە ڕێنمایی هاتوچەی وتۆتەوە لە سەرجەم ناوەندەکانی خوێندندا و بگرە هەر لە باخچەی ساوایانەوە تا خوێندنگای سەرەتایی و ناوەندی و ئامادەوی تا ئەگاتە زانکۆیش ئەوەی لە توانە و تااقەتی ئێمە هەبووە و داوایان لێمان کردەوە پێشتر خۆمان بەرنمەیەکماندانا خۆمان پێی هەڵسان بەڵام لەم دوایە کردمان بەنووسرا و وتمان ئێمە ناتوانین جەدۆرێکتان بدانین بۆی تەسیر لەسەر خوێندکارەکان نەکات لە کاتێکا بچین وانەیەکی هاتوچۆ بڵێن و ئەوان تاقیکردنەوەیشانە بێ ئاگادارمانەکەن و بەرنمەیان بۆ دانین و زاردانی سەرجەم ناوەندەکانی خوێندنەکەین بۆ مەسەلەی مامۆستایانی ئاینیش ئەوقافیش ئێمە ئەم ساڵنا بەڵام ساڵانی ڕابردوو هەر بەسەر پەرشتی جەنابی قایمقامی شەمچەماڵ و بەڕێبەری ئەوقاف و یەکێتی زانایان لەگەڵ مامۆستایانی ئاینیدا کۆبنەوەمان کردووە لەسەر جەمبوارەکانە بەڵام بە تایبەتی بواری هاتوچۆ مامۆستایانی ئاینی ڕۆڵیشی باشیان هەبووە زۆربەی مزگەوتەکان زۆربیان ناڵێن بەگشتی بەڵام زۆربیان ڕۆڵیشی زۆر باشیان هەبووە لە وشارکردنەوەی خەڵک لە ڕێنمایەکانی هاتوچۆ و هەر ساڵانی ڕابردووشدا ئەمەوێ لێرە باڵێن زۆر سوپاسی بەڕێز مامۆستا مەلا محەممەد تاوگۆزی بکەم کە من پێشنیارێکم بۆی کرد کە لە ڕوانگەی شریعەتی ئیسلامەوە بتوانێت نامیرکەیەک دەربکات ئەو یاساکانی هاتوچۆ جەمکە دەمشکات بە شریعەتی ئیسلام و یاساکانی هاتوچۆ بۆی ئەو هەنێ سەر پێچەکان هەیە بکرێت هەمووی حرام بکرێت بە قانون و بە شریعەت خۆشبەختانە مامۆستا نابریکەیشی دەرکرد نابریکەکەیش لەسەر ئەرچی برای بەڕێزم کاک دکتۆر من خاوەنی تاقی پشکنینی چەمچەماڵ بوو لێرە سوپاسیانەکەین ئەو نابریکە توانم بڵێم ڕنگدانەوەیکی باشی هەبوو و ئێمە توانیمان ئەو نابریکەیە دابەش بکەین بە سەر پارێزگاکانی سلێمانی تا هەولێر تا دهۆک بەتابەتی هاتوچۆکان بۆ لێرە بدمان بۆ هاتوچۆی گشتی هەرێم دابەشی کرد بەسەر هەموو شوێنەکانە ئیسفادێکی زۆری هەبوو مامۆستایانی ئاینیش ڕۆڵێکی زۆر باشیان هەیە لە وشارکردنەوەی خەڵکدا ڕێز و حرمەت و پێزانین و سەری نەوازشمان هەیە بۆ هەموو ئەوانی کە وەکو ئێوە هەستاون بە ئەرکی پاراستنی گیانی هاوڵاتیان کاک عومەر با من کۆتاشت لە تۆ وەرگرم وەکو گرنگترین ئامۆژگارەکان بۆ هەموو کەسانی کە ئەچنە سەر شەقام با دواوتت ئامۆژگاریەک بێ بۆ هەموو ئەو شۆفێرانی کە ئەچنە سەر شەقام چییە بێت؟ وەڵای من لێرەوە داوا لە سەرجەم خوشکبرانی شۆفێر و هاوڵاتیان دەکەم کە ئەچتە سەر شەقام شتێک هەیە ئەڵێ تەنها خۆت بە شۆفێر بزانە ڕێم بێ بەرامبەرەکەت شۆفێری تەواو نەبێت ڕێم بێ ئەو کەسی کە دێتە سەر شەقام لەوانەیە لە ڕووی دەرونیەوە تەواو نەبێت لەوانەیە لە ڕووی عەقڵیەوە تەواو نەبێت لەوانەیە گرفتێکی هەبێت کە تۆ شۆفێری ئەبێ بەڕاستی حیساب بۆ بەرامبەرەکەت بکەیت کەش تۆ سەر شەقام شۆفێرێکی تەندروست بە عەسابیشی ساردەوە شۆفێری بکە و حرمەت لە خەڵک بگرە و چۆن پێت ناخۆشە خۆ لەسەر کۆڵانەکە وەستاوی لەسەر شەقامەکە وەستاوی ئۆتۆمبیلێک بە خێرایی دێت پێت ناخۆشە بە هەمان شێوە خۆشی بخەرە شوێنی ئەو برا شۆفێرە شۆفێر شوێن ئەو هاوڵاتیە بتوانانی حرمەت و ڕێز لە خەڵک بگری و من دواشتیشم ئەوەیە ئەلێرەوە داوایەک لە بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لەگەڵ بەڕێبەری گشتی هاتوچۆی هەرێمە بۆیە دەسەڵاتی ئەوانە بتوانم ساڵانە کۆنفرانسێک بکەن دەربارەی هاتوچۆکانی بە تایبەتی هەرێمی کوردستان لە کام ناوچە کە گرفتی هاتوچۆ هەیە لە کام ناوچە کە ڕووداوەکانی هاتوچۆ ڕوئەدا بۆی بتوانین ئێمە کە خەڵک دایم گلەی ئەوەمان لێ ئەکات ئەڵێ ئەم هەموو پارەیە چی لێکەن ئەم هەموو داهاتە چی لێکەن بۆی بتوانین بەشێک لەو داهاتە لەسەر فەرمانی بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێبەری گشتی هاتوچۆ بتوانین لەو شەقامانەی کەوا پێویستی بە نۆژنکردنەوەیە و دانانی ئەو هێماکانی هاتوچۆیە بۆی بتوانین ئەو گلەی و گازێندەی خەڵک دەربکەین بتوانین خزمەتێکی باش بە بواری هاتوچۆ بکەین و چیتر لە ئایندەیە هاوڵاتیان و خوشک و برایانمان و خەڵکەکانی خۆمان زەرمەند نەبن بەڕاستی یعنی لە دەستدانی کەسێکی ئازیزت دیەوە کەم ئەندامبوونی کەسێک ئەمە سەرمایەیەشی زۆر گەورەیە ئینسان لە دەستی بدات بۆی ئەتوانی ئێمە هەوڵی ئەوە بدەین ڕووداوەکانی هاتوچۆکەم بکەینەوە زیاتر خەڵک وشیار بکەینەوە و داوای خۆشگوزەرانی خۆشبەختی بۆ سەرجەم خوشک و برایانی شۆفێر و هاوڵاتیانەکەین ئیشەڵا دوورە بن لە هەموو ڕووداویشی نەخوازرا و دەستی جەنابیشتان خۆش
دەستخۆش سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆی بینەریش کە تاکو ئێستا لەگەڵمانمانەوە هەموو لایەک لە بەڵاو بەڵاگەردانی بەدوور بوون بە هیوای خۆشبەختی بۆ تەواوی خەڵکی کوردستان و کەرکووکی عەزیز خواتان لەگەڵ